هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق نزیک بووەتەوە و لیست و لایەنە سیاسیە بەشدارەکان ئامادەکاریەکانیان چڕ کردووەتەوە. لیستی هاوپەیمانی کوردستان کە لیستی هاوبەشی یەکێتی و گۆڕانە ئامادەکاری تەواوی کردووە بۆ ئەوەی لە قۆناغی کەمپین و پرۆسە هەڵبژاردن بتوانێت هێز و قورسایی خۆی پیشانی هەمووان بدات. ڕزگار حاجی حەمە ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی و شارەزای بواری هەڵبژاردن دەڵێت هەرچەندە هەوڵێکی زۆر لە ئارادایە بۆ دواخستنی هەڵبژاردن، بەڵام تاکو ئێستا بەهێزترین ئەگەرەوەی هەڵبژاردن لە وادەی خۆیدا بەڕێوە بچێت. بەپێی ئامادەکاریەکان بەپێی ئەو پرۆسەی کە لە هەموو هەڵبژاردنێک 210 ڕۆژ دیاری ئەکرێت بۆ پێی دەڵێن جەدوەلی زەمەنی ئینتیخابی جەدوەلەکە دەستی بە ئیش خۆی کردووە و ماوەیەکی کەمیشی ماوە ئێستا کە تقریبەن 50 ڕۆژێکی ماوە بۆ هەڵبژاردنەکە هەموو ئامادەکە هیچ هێزێکی سیاسیش بە فەرمی تا ئیستاکە داوای نەکردووە هەڵبژاردن دوا بخرێت ئەڵێن بەشداری ناکەین. ئەوەی کە ئێستا دیارە بەڵێ هەڵبژاردن ئەکرێت و ئەنجام ئەدرێت لە کاتی خۆی دەی 2021. لیستی هاوپەیمانی کوردستان وەک تەنیا لیستی کوردستانی بەهێز و توانایەکی زۆرەوە هاتووەتە مەیدان و ئامانجێتی لە ڕێگەی بەدەستێنانی دەنگی زۆرینە لە ئایندەدا و لە بەغداد و لە نێو حکومەت و ئەنجومەنی نوێنەرانی عێراق زۆرترین داکۆکی لە ماف و داخوازیەکانی خەڵکی کوردستان و ناوچە دابڕێنراوەکان بکات. ئەوانەی کە بە دەنگدەری نوێ باسەکردن دیارە ئێمە لە قۆناغەکانی ئامادەکاری بۆ دەستپێکردنی هەڵمەتی هەڵبژاردن قۆناغی باشمان بڕیوە ئامادەکاری تەواومان کردو ئینشاءڵڵا لە ڕۆژانی داهاتوو ڕای دەگەێنین کە چ ڕۆژێکدا ئانین بۆ دەستپێکی هەڵمەتی بانگەشەی هەڵبژاردن زۆربەی لایەنە سیاسیەکان و ئێمەش ڕامان وە بووە کە 3 مانگ زۆرە مودەیە زۆرە بۆ هەڵمەتی بانگەشە لەبەرەوە کاتێکمان تهدید کردووە و لە ڕۆژانی داهاتوو ئینشاءڵڵا ئیعلانی وادەکەی یەکەین و دەزەکەین بە هەڵمەتی بانگەشەی هەڵبژاردن. لەگەڵ نزیک بوونەوەی وادەی هەڵبژاردنە پێشوەختەکەی عێراق هەرچەندە ناوبەناو باس لە ئەگەری دواخستنی هەڵبژاردن دەکرێت، بەڵام هێز و لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان بێگوێدانە ئەو دەنگۆیانە بەردەوامن لە ئامادەکاریەکان. ئەگەر هەڵبژاردن لە وادەی خۆیدا بکرێت مانگی داهاتوو بانگەشەی چڕوپڕی هەڵبژاردن دەست پێ دەکات. مەریوانە بڵا، کورسات نیوز، سلێمانی.